هەمیشە وتراوە کە کۆمەڵگەی کوردی خاوەندیمەنێکی ناوازەیە لە ڕۆڵ و پێگەی خانماندا هەر لە کۆنەوە لە هەموو سەردەمەکاندا گرنگێکی تەواو بە ڕۆڵی خانمان و ژنان دراوە بە تایبەت لە هەموو کەرتەکاندا و بە تایبەتر لە کەرتی پەروەردەدا گرنگێکی زۆر بە ڕۆڵی خانمان و ژنان دراوە. خانمان ژنان وەک سەرەتا وەک دایک و وەک خوشک وەک مامۆستا توانیویانە گرنگیان هەبێت توانیویانە کاریگەریان هەبێت بە تایبەت لە کەرتی پەروەردەدا. باز لە ڕۆڵ و پێگەی خانمان لە زیاتر بەرەو پێشبردننی کەرتی پەروەردە ئاکەین بە میوانداری زۆر بڕێز مامۆستا شنەویە محەممەد پەروەردەکات. مامۆستا فەرموو. مامۆستا باس لە ڕۆڵ و پێگەی خانمان بکەین لە کۆمەڵگەی کوردیا گرنگێکی زۆر بە خانمان دراوە لەسەر جەمبوارەکاندا و بە تایبەت لە کەرتی پەروەردەیە. بەڵێ بانیتان باش بێت بانی هەموو بینەران باش بێت یادارم دەستپێکی ڕۆژەکەتان زۆر جوان بێت. ئێمە گەر باس لە پەروەردە بکەین پەروەردە بەشێکی گرنگە و بەرفراوانە ناتوانین ڕاستەوخۆ بڵێن ئەمە بەشێکی بچووکە و تەسیراتێکی کەمی هەیە لەسەر کۆمەڵگا. پەروەردە هەموو دامەزراوە پەروەردەیەکان ئەگرێتەوە بە خوێندنگەکانەوە بە سنتەرەکانی ڕاهێنانەوە بە پەیمانگەکانەوە بۆیە تەسیراتێکی زۆر گەورە لەسەر تەواوی کۆمەڵگا دروست دەکات. زۆر باشە مامۆستاگیان با کەمێک قسە لەسەر ئەو بکەین پێمان بڵێ ئەزانی ژن هەر لە سەرەتاوە کاریگەری و ڕۆڵێکی زۆر دیاری هەبووە لە ناو کۆمەڵگەیە. ڕۆڵی ژنان چی بووە لە بەرەو پێشچوونی کەرتی پەروەردە؟ ژنان ڕۆلیان هەیە ڕۆلی باشیان هەیە لە هەموو بوارەکانی کۆمەلگانەک تەنها لە بواری پەروەردەیە. ئێمە پێویستە سەرەتا ئەمە ڕاست بکەین و ئەم تێڕوانینە ڕاست بکەینەوە کە ژنان بتوانن لە بوارێکی دیاریکراوە کاریگەر بن و کار بکەن. ژنان ئەتوانن لە هەموو بوارەکانە هاو ئاست و هاو شانی پیاوان کار بکەن و کاریگەریان هەبێ و بەڕاستی لە ئێستا ئێمە کارەکەین لەسەر ئەوەی کە ژنان بچنە بوارەکانی بڕیاردانەوە بڕیار دروستکەر بن نەک تەنها بڕیار جێبەجێکەر بن. ئەوان ئەتوانن کە کاریگەریان هەبێ لەسەر گۆڕینی بڕیارەکان لەسەر تەواوی کۆمەلگا. باشە ئەکرێت بڵین ڕۆڵی خانمان ژنان جیاواز لە کەرتی پەروەردەیە وەکو مامۆستایەک وەکو پەروەردەکارێک وەکو بەڕێوەبەری قوتابخانەیەک لە ناوەندەکانی پەروەردەیە ئەوان بە دڵنەرمیەکی زیاترەوە بە خۆشەویستیەکەوە کارەکەیانەکەن و پەیوەندێکی باشتر لەگەڵ خوێندکارەکانە دروستەکەن. با ئەو جیاوازیە دروست نەکەین لە نێوان هەردوو ڕێگەزەکە چونکە لێرەشە ئەگەر ئێمە ئەو قسەی بکەین بڵێن ژنان نەرمونیانتر و حانونترن لەگەڵ خوێندکارەکانە دیسان ئێمە ڕەنگە زوڵم لە پیاوەکان بکەین بەوەی کە نەخێر هەندێک جار پیاوانیش کە زۆر بە باشی کارەکان جێبەجێکەن. ئۆکێ ئێمە ئەتوانی شتێک بڵێن بۆی دائیمەن ئاگامان لەو ڕاگررتنی باڵانسە بێت بۆی زوڵم لە کەسیان نەکەین. ئەمە کەوتوتە سەر کەسایەتی کەسەکە کەوتوتە سەر سروشتی کەسەکە و تا چەندێک ڕاهێنراوە بۆ ئەو کارێک کە ئەیکات. بۆ نمونە مامۆستایەک ناکرێت ڕاستەوخۆ خریجی جامیعە بێت هیچ دەورەیەکی نەبینی بێ هیچ کۆرسێکی وانەوتنەوەی نەبینی بێ ڕاستەوخۆ بڕات وانە بڵێتەوە ڕەنگە نەزانێت تامول چۆن لەگەڵ خوێندکارەکانی بکە ڕەنگە نەزانێت تامول لەگەڵ دایک و باوکی فێرخوازەکانی خوێندکارەکانی بکە. بۆیە ئێمە ناڵێن خاتونەکان نەرمونیانترن لە بواری پەروەردە وەک لە پیاوەکان ئەڵێن ئاستی ڕۆشنبیری و تێگەیشتنی ئەو تاکە چەندێک بێ ئەوەندە کاریگەری ئەبێ لەسەر هەڵسوکەوتەکانی. زۆر باشە کەواتە بەڕای بەڕێزت تا چەند ژنانی ئێمە بە تایبەت لە هەموو بوارە جیاوازەکانە وەکو خۆت باسی لێوە کردوتە ژنان بە تەنها لێک بوارە با باز نەکەین کە بە تەنها بواری پەروەردەیە بەڵکو لە هەموو بوارەکانی ترە بە تایبەت ژنانی کورد جێدەستیان دیارە. ئەوەی تۆ درکی پێ بکەی ژنانی کورد بۆ نمونە لە نێو بازاڕی کارە لە ئێستاە لە چه ئاستێکا توانیویانە جێدەستی خۆیان بۆ نمونە دیار بێ بە ئەو بابەتانی کە کاری تیاکەن. بەڵێ لەم کاتەی ئێستامانە ئەتوانین بڵێن کە بەرەو پێشچوونێکی زۆر بەرچاوە
لەوەی کە خاتونەکانیش ئەتوانن لە بازاری کارا کار بکەن و سەرکەوتوشن. ئێمە خاتونی زۆر سەرکەوتومان هەیە، خاتونی زۆر سەنگینمان هەیە کە بە سنگ و قورساییەوە چۆتە تەنانەت دەسەڵاتیشەوە بڕیاردەرە لە پەرلەمانە هەمانە لە پێگەی زۆر گرنگی سیاسیە ئێمە خاتونمان هەیە کە جێگەی شانازین، بەڵام ئەکرێ زیاتر بکرێ. ئێمە هەدەفەکەمان چییە؟ ئەم کۆمەڵە خاتونە نخبەی کە هەمانە لەناو کۆمەڵگەیە ڕێژەکەی زیاتر بکەین بۆ ئەوەی هەتا با بڵێن خاتونی زیاترمان هەبێت، تێڕوانینی مینەمان زیاتر ئەبێ بۆ شتەکان و ئەمەش ئەکات کە بڕیارەکان تەنها بە ئەقڵیەتێکی پیاوانەوە بەڕێوە نەبرێت. کاتێکیش کە هەردوو ڕەگەزەکە بەشدار بوو لە بڕیارداندا، بەشدار بوو لە ڕاستکردنەوەی ئەو چەوتیانەی کە هەیە لە پرسەکانی کۆمەڵگەیە بە هەردوو تێڕوانینە مینە و نێرینەکەش تەسەور ئەکرێت ووا ئەخەمڵێنرێت کە کاروبارەکان باشتر بڕۆن و سەرکەوتوتر بن. ئێمە ئەمانەوێت ڕێژەکە بەرز بکەینەوە، ئەگینا هەمانە. باشە، هەر کەسێک چژن بێت پیا و لە هەر بوارێکە ئیش بکات بێگومان ڕوبەڕووی کۆمەڵێک گرفتە بێتەوە، ڕوبەڕووی کۆمەڵێک کێشا بێتەوە. ئەکرێت بزانین ئەو کێشانە یان ئەو ڕێگریانی کێتە بەردەم ژنان بە تایبەت لە کەرتی پەروەردەیە چییە؟ بەڵێ بە حکمی ئەوەی کە ئێمە وابەستە بووین بە کۆمەڵێک یاسای نەخوازراوە، بۆ نمونە یاسای کولتوریمان هەیە، یاسای ئاینیمان هەیە، یاسای خێزانیمان هەیە کە حکمان بەسەرا ئەکا. ڕەنگە لە نەتەوەی کووردە لە مێژەوە بەو کللتورە ڕاهات بن کە هەندێک جیاوازی بکرێت لە نێوان کارکردنی ئافرەتان و کارکردنی پیاوانە. ئەکید ئەمە بربەست دروست دەکات و بربەست لە دەروەی خێزانەکانیشا دروست دەکات. بۆ نمونە کاتێک کە خاتونێک بەو پەڕی توانەکانی خۆیەوە ئەچێتە ناو بازاری کارەوە، ئەو هەدەفێکی جوانی هەیە ئەوەیە کە سەرکەوتوو بێت لە کارەکەیە، بەڵام سێرەکە لە خلالی ئەو کاتەیە کە ئەو ئەوێت کار بکات و توانەکانی خۆی دەسەبەر بکات و خۆی بسلمێنێت وەکو خاتونێک کە بەتوانایە، ئەو تووشی هەراسانکردنی سێکسی ئەبێتەوە، ئەو تووشی بێزارکردن ئەبێتەوە لە کارەکەیە بە نیەتی ئەوەی کە کەسێکی تر بخرێتە شوێن. باشە لەو کاتانەیە بێئیتر ئەو ژنە ئەو خانمە کۆڵ باد نەچێتەوە بۆ ئیشای خۆت چی بکات بۆ ئەوەی دووبارە لە سەرپێیەکانی خۆی بۆستێتەوە ئەو کاری کە خۆی حەزیلێتی کە خۆی مەبەستێتی ئەو کارە ئەنجام بات؟ هەموو ئەم هەوڵ و ماندووبوونانەی ئێمە بۆ هۆشیارکردنەوەی کچان بۆ ئەوەیە کە ستاندە بکەن، دەنگ هەڵبڕن، نەترسن لەوەی کە ئەمە کارەکەی لەدەست ئەیات، ئەمە سومعی ناشرین ئەبێت بە پێچەوانەوە. ئێمە هانیانین لە هەر شوێنێکە تۆ غەدرت لێکرا ئەبێت بۆستیت لەسەر مافەکانی خۆت، ئەبێ بیتە قسە لەسەر ئەوەی کە تۆ غەدرێکت لێکراوە. کاتێکە با نمونەیەک بهێنینەوە، کاتێکە لە کۆمپانیایەکی کەرتی تایبەتە کە خاتونێک کارەکات و بەرەوبەرەکەی بۆ مەرامێکی تایبەتی خۆی دووچاری هەراسانکردنی سێکسی ئەکا، ناکرێت ئەو کچە بڵێ من تەنها لە بەروی کارەکەم لە دەستنێم بێدەنگ ئەبم، یان لە بەروی کە مانگانە موچەیەک بێتە ماڵەکەمەوە من بێدەنگ ئەبم. لەبەر هیچ هۆکارێک تۆ ناکرێت شکۆی خۆت لە دەست بێ، بۆی ئەبێت بیتە دەنگ و ئەو کەسە بوەستێنی. کاتێک کە خاتونی یەکەم بەرەوبەرەکەی ئەوەستێنێت، خاتونی دووەم بە هەمان شێوە ئەیوەستێنێ، ئیتر ئەما بێتە شتێکی ستاندار لە کۆمەڵگەیە. هیچ بەرەوبەرێک ناتوانێت کارمەندەکانی ئیستیغلال بکە و لە کۆتاییشە ئەو شکۆی ئەگەرێتەوە بۆ کچان کە بەکار نەهێنرێن. باشە مامۆستا بەڕای تۆ چەندە گرنگە لە ناوەندەکانی خوێندنەوە کچان هۆشیار بکرێنەوە لە کاتێکە ئیتر کە خوێندن تاواکەن کە زانکۆ تاواکەن کە بڕوانامەیەکیانە بێ کاتچنە بازاری کارە بۆی ئەم هۆشیاریان لا دروست بوو بێنەوەکو لە کاتێکا کە چۆتە ناو کارەکە و لەو کاتەیە کە ڕوبەڕووی ئەو بابەتە بۆ تۆ نەزانێت چی بکات. زۆرینەی کێشەکان لەوە دروستە بێت کە ئەم خاتونە هیچ هۆشیارێکی وای پێ نەدراوە لە تەمەنی هەرزەکاریە، هەر سەرکوت کراوە لە ماڵەوە، قسە لەگەڵ کوڕانەکەیت نەچیتە ئەوێ ئەوە نەکەیت ئەوە نەکەیت. لە مەکتەب هەر خۆی سیستەمەکە غەڵەتە، سیستەمەکە گیان کردوونەتەوە، کوڕان و کچانیان جا کردوێتەوە لە یەکتر. ئەمە وەکو دابڕانی دوو مرۆڤ لە ناو فەزایەکە لە فەزایەکی ترا یەکتر ئەبینەوە، لە جامیعە بەرکەوتن دروستە بێتەوە. ئیتر ئەمە وا ئەزانێت شتێکی مەحرەم کراوە لێ، بۆیە نازانێت سنوورەکان چی، نازانێت هەڵسوگەوتەکان چۆن بە ئاسایی تێ ئەپەڕێت، بۆیە کە ئەم سیستەمە غەڵەتی تایە ئەنجامەکەی بۆ شێوازە ئەبێ. چۆن ڕاست بکرێتەوە؟ ئەرکی ناوەندەکانی خوێندنە لە ڕێگەی توێژەری کۆمەڵایەتیەوە، لە ڕێگەی ڕێنماییکاری دەرونی و ڕێنماییکاری کۆمەڵایەتیەوە کە ئەم بابەتانە بوروژێنێت بخاتە ناو عەدادیەکانەوە بەتایبەت. ئەو تەمەنەی کە زۆر حەساسە بۆ پێگەیشتنی خاتونەکان و کوڕانیش پێویستە پێیان بوترێ کە هەندێک شت هەیە مافی خۆتە قسەی لەسەر بکەیت و تۆش زۆر با بڵێن
زیاد نەڕۆیت لە داواکردنی مافەکانتە یعنی نەحەقی کوڕەکان بخورێت نەحەقی کچەکانیش پێویستە باڵانسێک ڕابگیرێت لە نێوان ئەوەیە کە چۆن هاوسەنگیەک ڕابگری و چۆن هەڵسوگۆت بکەیت لەگەڵ جەندەری بەرامبەرە باشم بابەتانە بەڕای تۆ شێرەکرێت لە ناو ناوەندەکانی خوێندنە بە تایبەت لە ئامادەیەکانە لەو تەمەنەیە کە تۆ باسی لێوە کەوێتە سەر سیستەمی بەڕێوەبردننی ئەو شوێنە هەندێک شوێن هەیە بەڵێ من بەپێی ئەزمموی خۆم کە لە کۆمەڵە خوێندنگێکی نمونەی شارە کارم کردوم بەڵێ هەندێک بابەت هەیە ئەو ڕژێنرێت بەڵام وەکو ئەوەی کە پرۆگرامێکی ستانداردمان هەبێت لەلایەن حکوومەتەوە بنیات نرابێت و چوو بێتە ناو ناوەندەکانی خوێندنەوە شتیوامانیە لە ئێستا بەڵام ئێمە وەکو چۆنەڵێم شوێنگرەوەیەک بۆ هاوکاریکردنی کەرتی پەروەردە کەرتی حکومی ئێمە لە ڕێگەی پەیمانگەکانەوە ئەتوانین ئەو کارانە بکەین لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە ئەتوانین ئەو کارانە بکەین لە ڕێگەی دامەزراوە ئەو دامەزراوانەی کە تایبەتن بە هۆشیارکردنەوەی کۆمەلگا ئەو کارانە باش من بەس بۆ خوێندکارانە باڵێن خوێندکارانی دواناوەندی یا خوێندکارانی زانکۆ یان ئەمە گرنگە بۆ تەواوی خانمان خاتونەکان کە لە سەرجەم سێکتەرەکانە بوونیان هەیە کارەکان بە تایبەت لە کەرتی پەروەردەیە سیمیناریان بۆ بکرێتەوە و زیاتر هۆشیارکرێنەوە لەوەی کە چۆن ئەمان مامەڵە بکەن و چۆن مامەڵەشان لەگەڵا بکرێت بێگومان بۆ هەموو کەسێک گرنگە ئەمە هۆشیاری لەسەر ئاستی تاکە پەیوەندی نییە بە خوێندکارەوە پەیوەندی نییە بە ڕەگەزەوە پەیوەندی نییە بە هیچ شتێکەوە تۆ ئینسانێکی پێویستە مافەکانی خۆت بزانی و پێویستە ئەرکەکانی خۆشت بزانی بەڵام ئێمە بۆچی باسی خوێندنگەکانەکەین چونکە پەروەردە ڕۆحی کارەکەیە تۆ مهندس بیت خاوەن بزنس بیت هەر چیەکی تر بیت تۆ لە خوێندنگەکانەوە ئەچیتەنەوە بازاری کارەوە سەرەتا پێویستە قۆناغەکانی خوێندن پەڕێنیت بڕوانامەیەک بەدەستبێنی ئەنج ئەتوانی کار بکەیت بۆیە ئەم بناغەیە و بە حکمی ئەوەی کە لە خێزانەکاندا ڕەنگە هێندە هۆشیاری لە ئاستێکی بەرزدا نەبێت کە هەموو خێزانە بتوانێت دانیشێت بە شێوازێکی هاوڕێیانە قسە لەگەڵ مناڵەکانی چییە؟ ئەرکێکی زۆر گرنگ و قورستری هەیە لە پەروەردەکارەکانیش چونکە ئەگەر دایک و باوکێک ئاستی هۆشیاری و ڕۆشنبیری خۆی لە ئاستێکی باڵایە بێت ئەکید ڕێگەیەک ئەدۆزێتەوە کە مناڵەکەی نەک لە تەمەنی هەرزەکاری لە تەمەنی مناڵیەوە فێری کۆمەڵێک مافی یاسای بکە کچێکی تەمەن 8 ساڵی هەیە لە پۆلی دوی سەرەتاییە بەتەنیا ناینێرێت بۆ دوکان کاتێکیش بەتەنیا ئەینێرێت خۆی چاودێری ئەکا لە حاڵەتێکە زۆر زەڕور بێ پێی وتووە کە تۆ کەسێکی نەناسراوت بینی بە بیانووی ماچکردنەوە بە بیانووی ئەوەی کە شتێکت باتێت نەستەلەیەکە باتێ هەرچێکت باتێ تۆ بۆت نییە لی نزیک ببیتەوە ئیتر ئەم کەسە ئەزانێت کە کەسێک لە دەروەوەی خێزانەکەی خۆی مافی ئەوەی نییە دەستی بۆ بەرێت ئەمە لە تەمەنی 8 ساڵی و ئەم شتەی وەرگرتووە یعنی کارەکە ئاسانتر ئەبێ بۆ تەمەنی هەرزەکاری کە کۆمەڵێک شتی تر وردە ئەنج ئەمە شتێکی بەسیتە وردە بەپێی تەمەنەکەی هەندێک شتی تری تێ ئەگەێنی تۆ هاوڕێی کوڕت ئەبێ پێویستە بەم شێوازە هەڵسکۆت لەگەڵ هاوڕێ کوڕەکان تا بکەین کوڕ ئەو جانەوەرە نییە کە لی دوورکەویتەوە تۆزی قورستر نەبووە هەم ئەرکی دایک و باوک هەم ناوەندە پەروەردەیەکان نەبەروی کە مۆبایل بەردەستە سۆشال میدیا بەدەستەوەیە ئەنی هێرشەکان زۆر زیاتر بوون بەرچاوتریەکەن ئەکرێت بڵین ئەرکی دایک و باوک و هەم ناوەندە پەروەردەیەکانیشی قورستر کردووە بێگومان پێشکەوتنی تەکنەلۆژیا دوولانی هەیە لانی باشیش و لانی خراپیشی هەیە لە حاڵەتێکی بەم شێوازەیە کە ئێمە کەوتوینەتە بەر تەوژمەکە و ناتوانین ڕایگرین ئێمە ناتوانین ڕێگری لە مناڵەکانمان بکەین ڕێگری لە کچە هەرزەکار و کوڕ هەرزەکارەکانمان بکەین بڵێن تۆ تەمەنی 16 ساڵە نابێت مۆبایلە پێ بێت تا گێتە 18 ساڵ چونکە ئەمە تووشی دابڕانێکات لە هاوڕەکانی هەمووی ئاخر مۆدلی مۆبایلی پێ و بە شێوازێک ئەڕواتە بەردەمی کە ئەم ڕەنگە لە ڕووی دەرونیەوە تووشی خۆ بەکەم زانین ببێت ئەمە چارەسەر نییە چارەسەرەکە ئەوەیە کە هێندە هاوڕێیانە هەڵسوکەوتی لەگەڵا بکەیت کە خۆی پێت بڵێت چی لە ناو مۆبایلەکە هەیە پێویست نکات و ئەسان چاودێری مۆبایلەکەی بکەی و پێشی بڵێ کە چۆن بەکارە هێنرێت و خۆشت لەبەر چاوی بەکاری بێنێ یعنی مۆبایل ئامرازێک کە ئەتوانیت بۆ زۆر شت بەکاری بێنی ئەوە تا من بەکارێنم تۆش توانی بەکاری بێنی مامۆستا قسە لەسەر ئەوە بکەین چۆن ژنێک بتوانێت لە کاتێکا کە کارێک ئەدۆزێتەوە کە ئیشێکی تازە ئەدۆزێتەوە بتوانێت خۆی بسەپێنێ لەو شوێنەیە بۆ نمونە ڕەنگە زۆر کات وترابێ ئەم ئیشە پێویستی بۆ بێت کە کوڕێک لەم شوێنە کار بکات یا خۆت پیاوێک لەم شوێنە بکار بکات لەبەرەوەی ژنان ئەو تاقە و توانایان نیە ڕەنگە ئەم کارە بە ژنان نەکرێت چەندە گرنگە ژنێک لە کاتێکا کە کارێک ئەدۆزێتەوە
بۆنمە ئەو تێڕوانینەی کە هەبووە پێشتر کە نەخێر ئەم کارە بە ژنان ناکرێت بە پیاوان ئەکرێت ئەو تێڕوانینە چۆن بگۆڕێت لە لای خاوەنکارەکەی؟ بڵێ خۆی ئێمە بۆچی شەڕ بکەین لەسەر شتێکە مافی خۆمانە؟ بۆچی یعنی من ئەبێت ئەگەر لەم دامەزراوەی ئەوەیە کار بکەم ئیلا من شەڕ بکەم بڵێم من پۆستێکی ئەوەمەوێت بۆ لەبەروی کاکڕەوەند ئەو پۆستی هەیە منیش ئەمەوێ. ئەم بڕیاردانە لەسەر ئەوەی کە کاکڕەوەند ئەتوانێ و من ناتوانم ئەمە لەسەرەوەی ئەم بڕیارە ئەدرێت کە بڕیارەکە غەڵەتە. ماینسێتی بیرکردنەوەی ئەو کەسێک کە لەسەرەوە بڕیارەیە بەپێی بەرژەوەندەکانی خۆی بڕیاری لەسەر ئەیە. ڕەنگە با بڵێن لە شوێنی لە کۆمپانیایەکی کەرتی تایبەتە کچێک دابنێت تەنها بە خاتری ئەوەی کە جوانە. هیچ زانیارێکی نییە، هیچ ئاستێکی زانستی و ئەکادمی و پرۆفشناڵ نییە، بەڵام بە خاتری ئەوەی کە جوانە و ئەو نیەتی ئەوەیە وەکو ڕیکلامێکی بازرگانی ئەم خاتونە بەکاربێنێت. لای خۆشمان ئێستا وایە ئەڵەن زۆرتر خانمان ئیشیان دەستەکەی ئێمە تووشەکەمان ئەوەیە. ئێمە چۆن دەڵێم لە هەوڵی ئەوەیان بەرەنگاری ئەوە ببینەوە بۆچی خاتونەکان وەکو ڕیکلامی بازرگانی بەکاربهێنرێ. ئەمە بابەتێکی ترە کە بەڕاستی زۆر حساسە و پێویستە کەسانی شارەزاتر لە من قسە لەسەر ئەو بوارە بکەن. بەڵام با بگەڕێنەوە بۆ بابەتێکی خۆمان. من کە توانایەکم هەبێت هاوشانی تواناکەی کاگڕەوەند بێت پێویستە ئەو کاتە تێست بکرین، زانین کامان بۆم کارە گونجاوین. ئەو کاتە کۆمەڵە ستانداردەیە کە هەر کامێکمان زیاتر ئەو ستانداردانمان تیا مۆجود بوو پێویستە ئەوە کە هەلی کارەکە وەربگرێم و ئێمە کار ئەکەین لەسەر ئەوەی کە وەرگرتنی کارمەندان لە هەموو شوێنەکانە لەسەر بنەمای جندەر نەبێت. ڕەگەز گرنگ نییە بۆ وەرگرتنی کارێک، توانە و کەفاەتی کەسەکە گرنگە، بەڵام هاوسەنگێکەش گرنگە ڕابگیرێت. ئەبێ هاوسەنگی هەڕابگیرە، چونکە هەر خۆی سروشتی کارکردن بۆ شێوازەیە پێویستی بە پیاویش و پێویستی بە ژنیش ئەبێت. لە هەندێک بوارە پیاوەکە شارەزاترە، لە هەندێک بواری ترە ژنەکە شارەزاترە. ڕێخستنی ئەم ژوورە بیتە دەست یەکێک لە ئێوە ئەکیدم خاتون ڕەنگە باشتر بێت. بەڵام ئەگەر تەرتیبکردن و پێداویستیەکان و بیرکردنەوە لە پێداویستیەکانی ئەم ژوورە و دەستەبەرکردنی پێداویستیەکان بۆ تۆ گونجاوترە. یعنی هەر خۆی کارکردن سروشتی بۆ شێوازەیە پێویستە هەردووکی تیابێ و تۆ وەکو خاوەنکارێک زیرەکی و لێهاتووی تۆ لەوایە دەرەکەوێ کە کامیان پێویستە بۆ کارەکەی تۆ ئەتوانیت سوود لە توانای هەردووکیانە وەربگریت، بەڵام هەر یەکەوە بۆ کارێکی پێویست. باشە چی بکرێت بۆی کە هەلی کاری زیاتر بۆ خاتونەکان بۆ ژنەکان بەڕەخسێنرێت بە تایبەت لە کەرتی پەروەردەیە و زیاتر بوونیان هەبێت لە ناوەندە پەروەردەیەکانە؟ ئەمە ئەرکی چێە؟ ئەرکی خاتونەکان خۆیانە یا ئەرکی حکوومەتە یا ئەرکی لایانی پەیوەندیدار ئەرکی چێە؟ خۆی لە ڕاستی ئەم شتانە ئەرکی حکوومەتن. دامەزراندنی هەر کەسێک ئەرکی حکوومەتە، بەڵام کاتێک حکوومەت ئەم ناتوانێت بە پێی پێویست ئەم کارە دابین بکات، بۆیە پێویستە خاتونەکان خۆیان بیر لەوە بکەنەوە کە پشت نەبەسن بەوە. ئەگەر دەرگایەک داخرا تەنها ئەمە کۆتایی دنیاە ئەبێت لە لایەکی ترەوە هەوڵ بن و دڵنیام هەر کەسێک لەو کەسانەی کە بڕوانامەیان هەیە و زانکۆیان تەواو کردووە توانە و کەفاەتێکی وایان هەیە کە بتوانن خۆیان کارێک بدۆزنەوە. بەڵام ئەمە بەتەنیا ناکرێت، ئەمە پێویستی بە هاوکاری هەیە، پێویستی بە هاوکاری مادی و معنەوی هەیە. خاتونێک ئەگەر زۆر لە هاتوش بێ لە بوارەکەی خۆیان بۆ نمونە دیزاینەرەکە، بەڵام کولفەیەکی وای بەدەستەوە نییە، ئەو گەنجەکە ناتوانێت پارەیەکی لەم چەند ساڵانەیە نیتوانیوە بڕەپارێکی وا بەدەستبێنێت کە بتوانێت کاری خۆی دابنێ، بۆیە پێویستی بە هاوکاری هەیە و ئێمە داواکاری ئێمە با بڵێن لە لایەنی پەیوەندیدار ئەوەیە کاتێک خاتونێکی بەتوانامان هەیە کە هەموو ئەو کواڵیتیانی تیا ببێت بە سەرکردە، ببێت بە لیدەر، ببێت بە خاوەنکاری خۆی، پێویستە هاوکاری بکرێت و پاڵپشتی بکرێت، نەک ئیهانە بکرێت و ئیزعاج بکرێت، چونکە ئەمەشمان هەیە. کاتێکە لە بوارێکی دیاریکراوە بە نمونە بوارەکەی خۆم بێنمەوە کە من خاوەنی پەیمانگەیەکی پیشەیە و فێرکاریم. کاری ئێمە فێرکردنی خوێندکارانە، ئێمە کارەکەین لە خزمەتی توێژی خوێندکارانە کە توێژێکی زۆر گرنگی خوێندکارانن. کەمترین کەسن ئەو کەسانەی کە خاوەنی پەیمانگا بن و خاتونن. ئەمە یعنی ئێستا ئێمە لە نێوان کۆمەڵە کاران کە زۆرینیان پیاو بەڕێوەی ئەبات و کاتێک کە کەمینەیەک هەیە خاتون بەڕێوەی ئەبات هەندێک جار ئیزعاج ئەکرێن، هەندێک جار ڕێگەکان بۆیان قورس ئەکرێت. خۆ ئەگەر کەسێک خۆی زۆر بەهێز نەبێت و زۆر پێداگر نەبێت و زۆر مصر نەبێت لەسەر ئەو خەونەی کە هەیەی و بەدی بێنێت ڕەنگە پاشەک شەبکە چکە توانای بەرگەگرتن. چۆن ژنان و خانمان بەگشتی زابم بەسەر ئەو لەمپەڕانەی کە
ڕوبەڕوویانە بێتەوە لە کاتی کارکردنە؟ سەرەتا خۆت وزەی ناوەکی خۆت پێویستە بێنیتە دەرەوە کە من بەتوانم و هاوشانی ئەو کەسانم کە لە بازاری کارەکە کار ئەکەن و ئینجا بە شێوازێکی وا خۆت بسلمێنی کە بڵێ تۆ ئەتوانیت کاتێک کە تۆ دوو کاری جوان لە من ئەبینیت وەکو بەڕێوبەرێک کاتێک کە تۆ چالاکیەکانی من ئەبینیت ئەو کاتە تۆ خۆتەگەیتە ئەو قەناعەتی کە بێگومان ئەم کچە شانی هاوکاریە ئەو کاتە ئەوانەی سەر و تریش دام بەوەیە ئەنێن کە ئەگەر ئەم خاتونە بتوانێت کارێکی باش بکات و کاریگەری هەبێت لەسەر پێشکەوتنی شارەکە بەگشتی بۆنا ئەتوانم یارمەتی بم ئەوتە بە کارەکانت ئەتوانێت. باش مامۆستا لە سەرجەم ڕووەکانەوە قسەمانە سەر کرد ئەرکی میدیا چییە؟ تاکو ڕۆڵی خانمان زیاتر دیار بێت و زیاتر کاریگەریان هەبێت بەتایبەت لە ناوەندە پەروەردەیەکانە. میدیا ڕۆڵێکی زۆر گرنگ ئەبینێت لەم بوارەیە چونکە ئێمە ئەگەر لەناو سنتەرەکەی خۆمانە زۆر کاری جوان بکەین لەناو ناوەندەکانی خوێندندا هەموو شتێک مەزبوط بێ بەڵام میدیا کاری گواستنەوەی نەکا بۆ خەڵک هۆشیاری نابێت خەڵک نازانێت چی ئەو گزەرە وەکو جاران هەر کەسە و لە ڕێگەی گواستنەوەی دەمیەوە تۆ ئاگاداری ماڵی دراوسێکەت ئەبیت ئەو ئاگاداری پورزا و ئەم کەسە نزیکەکانی خۆت ئەبیت بەڵام ئێستا لە ئێستایە کە میدیا ئەتوانێت ئەو شتە جوانانە بگەێنێت بە خەڵک و ئەتوانێت شتە ناشرینەکانیش بگەێنێت بە خەڵک بێگومان ڕۆڵی سەرەکی ئەبینێت بۆ نمونە میدیاکانی ئێمە هەندێکیان بەداخەوە کاریگەری خراپیان هەبووە لەسەر وێناکردنی ژنان چونکە ژنانیان وەکو ئۆبجێکتێک هێناوەتە بەرچاو کە تەنها ئەبێ بووکەڵەیەکی جوان بێت و هیچ نەزانێت توانای بیرکردنەوەی نەبێت وەکو مرۆڤێکی بیرکەرەوە قبوڵی ناکات کە ئەمیش بیر ئەکاتەوە کە توانای هەیە و کار ئەکات و نەئی هەیە نەخێری هەیە بۆ هەندێک شت ئەمان میدیا وای کردووە کە خاتونەکانی کورد پێویستە دەموچاوێکی نمونەیی هەبێت پێویستە جسمێکی نمونەیی هەبێت بەڵێ هەمووینە نەنە باسی لە سەرەتا ئاژان پێکرد بەشێک لە میدیاکانمان ئەمە کە وای کردووە ئەمە ئەگاتە خەڵک ئەمە ئەگاتە ئەو خەڵکە ئامەکە ئەڵێم ئەگاتە خەڵک وا ئەزانەی کچ پێویستە وابێ کاتێک کچێکی تر ئەبینێت لە دەرەوە کە زۆر بە سنگینی بەتوانە و بە کەفاەتەوە کارەکات و چۆنەڵێ لەو شێوەیە نییە کە ئەمان وێنەیان کردووە ئەو مۆدەڵە جوانە نییە ئیتر ئەماندانی پیانانیان چونکە لە مێشکیانەوە پرۆگرام کراوە کە پێویستە کەچ بووکەڵەیەکی جوان بێت و نەبیر بکاتەوە نەڕەئی هەبێت نەهیشیە بەڵام کاتێک چێکە بینێت بۆ پەڕی بڕوا بەخۆبوونەوە بڕیار ئاات لەسەر شتەکان ئەمان پێیان قبول ناکرێن بۆیە ناچنە ژەڕە کێفی بڕیارەکانی ئەوە ئەمەش دیسان کێشێکی تر دروستەکات. زۆر باشە مامۆستاگیانۆکو دوایین پرسیاری من بۆ نمونە خانمێک ژنێک سوێنێ یەکەم ڕۆژی کارکردنی بێ لە ئەو شوێنە ئیشێکی تازەی دەستکەوت بێ ڕێنمایی تۆ چیە بۆ کەسانە بۆ خانمانە؟ ئاخر کاتێک خاتونێک لە یەکەم ڕۆژی کارکردنی لە شوێنەکە کارەکات بۆ با بڵێن لە ڕۆتەنفیزیەکەەوە یەکەم ڕۆژی کارکردنیەتی نابێت یەکەم ڕۆژی کارکردنی بێ ئەبێ باگراوندێکی دامەزراوەکە مارکی دامەزراوەکەیە کە باگراوندێکی وای بۆ دروست کرد بێ کە ناوە نەبێت بە شتەکان لە هەموو دامەزراوەیەکە پێویستە دە ڕۆژێک 2 هەفتە پێشتر ئەم کارمەندە بە شوێنەکە بناسرێت و سیستەم و یاسا و ڕێسای شوێنەکە بزانێت و هێندە تێکەڵەیەک دروست ببێت کە ئیتر هەست بە نامۆیی نەکات لە یەکەم ڕۆژی دەوامکردنی ڕسمیە ئەو کەسە ئامادە باشی تابێت هەم لە ڕووی کردداریەوە هەم لە ڕووی ئەکادمی و زانستیشەوە بەڵام وەکو ئەوەی کە پرسیارەکەی بەڕێزت چۆن هەڵسوکەوت بکە ناکرێ بڵێن یەکەم ڕۆژ بە هەموو شتەکان پەرفێکت بێت وردەکەم ببێتەوە بەو شێوازەی کە ڕاهێنراوە ئەو شێوازەی کە ئیترەمە ستانداردە و لەسەری ئەڕوات و کاری پێ ئەکات ئەتوانێت چی هەیە پێشکەشی بکات و وردە لەسەر ئەو ڕیتمە بەردەوام بێت ئەتوانێت بەرەو پێشەوە بڕوات بەڵام ئەگەر بشگەڕێتە دواوە هەر لە ئاسێکی بەرزە ئامێنێتەوە چکە یەکەم جار نواندنی نەکردەوە. شتێکت هەبێت مامۆستا لە کۆتایی بتوێت ئاماژی پێ بێت لە تەواوی گفتوگۆکانمانە شتێک نەبوو بێ بە پرسیار لای ئێمە یان بەڕێزت ئاماژەت پێ نەکرده بێ. من سوپاسانەکەم تەوەرەکە گرنگە و من ڕەنگە کەسی زۆر شارەزاتر و باشتر هەبێت لە من کە قاڵ بوو بێتەوە لەم بوارانەیە چونکە من هێشتا فێرخوازم لە خولێکی ڕاهێنانی ڕاهێنەران دەربارەی دۆزی ئافرەت کە بە سوپاسەوە ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت بەم پرسە گرنگە هەستاوە کە ئەمە گرنگە بەڵام ڕەنگە کەسانی شارەزاتر هەبن ئەمە تۆپێکێکی گرنگە بۆ هەمومان کە بتوانین بە شێوازێکی قوڵکاری لەسەر بکەین چکە لە کۆتاییە ڕێککردنەوەی ئەم تێڕوانینەی کە خاتونەکان پلەدوو بن لە بازاری کارە لە خوێندنگەکانە لە هەموو بوارەکانی تری ژیانە ئەمە لە کۆتاییە زیان بە هەموومانە گەیەنێت و ئەتوانین پێیان بڵێن ئێمەش ئەتوانین
زۆر باشە دەست دەست خۆش خۆش بێ. بە مامۆستا سوپاس بۆ تاوی زانیاریەکانت وان دوومان سپاس بۆ ئەمەدەبوون. زۆر سپاس بۆ خۆش بێ میواندارەکەتان و سپاس. ڕەوەند بەردەوامە